ئێمە وەکو گەلی کورد هەمیشە مێژوویەکی ناخۆشمانە بۆ لەگەڵ دژمنانی دژ بە گەلەکەمان کە هەمیشە وڵان داوە سنوورمان لێدا بکەن، سنوورمان جیا بکەنەوە و لەو ڕێگەیەوە گەمارۆ بدرێن و بچوو بکرێنەوە. بەڵام ئەوەی ئێستا جێگای ئەسەفا و جێگای نیگەرانیە خودی خۆمان بەدەستی خۆمان وەکو کورد سنوور لە یەکتری جیا بکەینەوە و هەوڵ بدەین خۆمان بچوو بکەینەوە و هاوڵاتیانمان لە بەشەکانی دیکەی کوردستان نیگەران بکەین و لە قاڵبیان بدەین و ڕێگای هاتوچۆیان بگرین. ئێمە ینی ئەوایە هەر گەلێک هەر وڵاتێکی تر پەنای بۆ جیاکردنەوەی سنوور و داخستنی سنووری ببردا، ئێمەی کوردەوەمان نەکردا، چکە ئێمە مێژوویەکی تاڵ و ناخۆشمانەیە لەگەڵ داخستنی سنوور لە گەماردانی ئابووری و ناڕەحەتکردنی هاوڵاتیان. ئەم سیاسەتە وەکو کوردیش خزمەتێک بە کورد ناکە، وەکو وتمەوە خۆتان ناکرێت حکوومەتێک خۆی بچوو بکاتەوە یا خۆی هەستێت هاوڵاتیانی هاوزمانی لە بەشەکانی تر لە قاڵبداوە گەماروی بداوە لەو ڕێگەیەوە ئازاریان پێ بگەێنەوە. تەبیعی ئەمەی کە هەیە هاوشێوەی ڕەفتاری دوژمنانی گەلەکەمانە کە پێشتر کردویانەوە ئەم سیاسەتە جگەلەوەی خزمەت بە نایارانی کوردەکە هیچ خزمەتێک بە خۆمان ناکاوەکو کورد. بەڵێ لە ڕاستیە داخستنی دەرگاکانی ڕۆژاوای کوردستان لەلایەن هەرێمی کوردستانەوە یاخود لەلایەن حزبێک لە هەرێمی کوردستان کاریگەری خراپی لەسەر ڕۆژئاوا دەبێت، ئەمەش دەبێتە مای ئەوەی کە بازرگانی بوەستێەوە هاتوچۆکردنی هاوڵاتیانیش بوەستێ کە لە ڕاستیدا ئەمە هیچ خزمەت بە دۆخی ناوچەکەەوە بە کورد ناکا، دەبێتە هۆی ئەوەی کە پەیوەندیەکان زیاتر ئاڵۆز بێەوە فشار دروستکردن لەسەر ڕۆژئاوای کوردستان لە کاتێکا دەبوو هاوکار و هەماهنگ بووانایە لەگەڵ پارچەکانی تری کوردستانە کە بە ناوی کوردایەتی و بە ناوی ئەو بابەتانەی کە خۆیان شەو ڕۆژ لە ئیعلام و لە کۆبوونەوەکانە باسی ئەەکەن کە ئەمەش زیاتر دەبێتە هۆی نائارامی ناوچەکەەوە خراپ کەوتن لەسەر ڕۆژئاوای کوردستان یاخود لەسەر هاوڵاتیانی ئەو سنوورەکە ئەمەش بەداخەوە هیچ بەرەو پێشوونی یاخود هیچ خزمەتێک بە دۆخەکە ناکات لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە. ژاپورەوە من وەکو کوردێ زۆر پێ ناخۆشە ئەم ڕێگردنانەی ئەم مەرزانە وەکو کوردێ زۆرم پێ ناخۆشە. دوای ئەوە ئێمە ئەمانەوێ لایەنە سیاسیەکان ڕێکخینەوە بیکەینە یەک سنوورەکان بدەینەوە دەمێکۆ کەچی حکوومەت هەرێمی کوردستان هەموو مەرزەکانی داگیر کردووە داین کردووە، تورکیا لەم لاوە، ئێران لەو لاوە. باشە ئەمە ئەبێ بۆ لەبەرچی ئەتوانم بڵێم لە سەد خەساری هەر چوار بەشەکەی کوردستانە نەک بەشی کوردستانی عێراق هەر چوار بەشەکەی لەبەرەوەی ئێمە دیژمنەکانمان بە چەندین کیلۆمەتراتێ دەناومانەوە هەموو مینەکانیان داخستووە وەچی هیچ لایەنێکی سیاسی کوردیش لە کوردستانی عێراق وڵامی نییە و هیچ ناڵێ نازانین سەبەبەکە چییە. داواکاریم ئەوەیە داواکەم لە کورد بە هەمووی با یەکگرین ناوماڵی کورد دروستکەینەوە با دژمن نەتوانێ زیاتر مسەیتر بێ بەبان وەزعەکە با هەر چوار بەشەکەی کوردستان وەکو برا دانیشن و دەستکەینە ناو دەستیەک و دژمن و تاوانبار لە ناو بدەین. ئەگەر ئێمە خۆمان ڕێک نەخەینەوە ناوماڵی کورد ڕێک نەخەین ئەوە تیاچوونمان مسەوگرە.